بەڕێزیشکە ئەڵێ من 4 ساڵە نەخۆشی ڕۆماتیزمم هەیە بە ناوی نەخۆشی تەکایاسۆ و دەماری ملم و جومگەی دەست و قاچم ئازاری زۆرە هەر کاتێک عیلاج بەکار نهێنم ڕاستەخۆ ئازارم دەست پێ دەکات ئایا هیچ چارەسەرێک هەیە بۆ بنەبڕکردنی ئەم نەخۆشیە؟ طبعا نەخۆشی تەکایاسۆ یەکێکە لە نەخۆشی ڕۆماتیزمەکان دەتوانم بڵێ ئەم نەخۆشیە زۆر بڵاو نییە نەخۆشیەکی تا ڕادەیەک کەمە کە تێیدا نەخۆشەکە بۆریەکانی خوێنی هەوکردنی تووشە بێت و ئاوسێت ئەم جۆرە بەڕاستی بە چەند قۆناغێکە ئەڕوات قۆناغی هەوکردن قۆناغی تەسکبوونەوەی بۆریەکان لەگەڵ قۆناغی جیرانی بۆریەکان و ئەوەی کە پێڵەن گانگرین ئەم بەڕێزی کە پرسیارەکەی کردووە وا دیارە لە قۆناغی یەکەمایە باشترە بەڕاستی چارەسەرەکانی وەرگێت و لەسەر چارەسەرەکانی بەردەوام بێت بۆ ئەوەی نەگاتە دوو قۆناغەکەی تر چونکە بەڕاستی لە قۆناغی دووەمە پێویستی بە قەستەرە هەیە و خوا نەخواستە ئەگەر بگاتە قۆناغی سێم و کاتە کەسەکە لەوە چێ پێویستی بە نەشتەرگەری و بڕینەوەی پەنجەکانی هەبێت جا لەبەرەوە نەخۆشی تەکایاسۆ نەخۆشیەکە کە ناتوانرێت و نابێت بە هیچ شێوەیەک پشتگوێ بخرێت.